خوشک و برا بەڕێزەکان، زۆر جار پرسیارمان لێ کرێت دەربارەی ئەوەی کە ئایا هۆکاری بەڵاو موسیبەت و ناڕەحەتیەکان کە دێتە ڕێگای موسڵمان هۆکارەکەی تاوانە؟ ئایا ئەو کەسانەی کە زۆر تووشی ناڕەحەتی ئەبن لە خودی خۆیان وەکو نەفس یان لە ماڵ و سەروەت و سامانیانە، ئایا هۆکارەکەی ئەوەیە ئەوان تاوانبارن؟ یعنی ئەمە هۆکاری تاوانە کە ئەوان تووشی ناڕەحەتی ئەبن؟ خۆشەویستەکانم، بەڵاو موسیبەت کە لەلایەن خوای پەروەردگارەوە دێ بۆ مرۆڤەکان حکمەتی زۆرە، حکمەتی زۆرە. لەوانە بەرزکردنەوەی پلەپایەی باوەڕدارە خۆگرەکانە، یعنی حکمەتێک لەو حکمەتانە خوای تەعالا باوەڕدارە سابرە خۆگرەکانی پێ بەرزەکاتەوە. یەکێکی تر لەوانە بۆ دەرخستن و جیاکردنەوەی باوەڕدارانە لە منافق و دووڕووەکان، بۆی دەرکەوێ منافقەکان کێن و ئیماندارە ڕاستەقینەکان کێن. ئەگینا خۆ ئەگەر ئیمتیحان نەبێ و ئیبتیلا نەبێ، منافقەکان لە مسلمانان زیاتر مل درێژەکەن و خۆیان بە ئیماندار ئەزانن. منافقی وا هەبووە لە پشتی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم نوێژی کردووە و منافەسەی ئەبوو بەکر و عومەری کردووە، بەڵام لە کاتی ئیبتیلا و ناڕەحەتەکانە دەرکەوتووە کە ئەوە منافقە و سەری منافقەکانیشە. یەکێکی تر لە حکمەتەکان سڕینەوەی تاوانی ئەو کەسەیە. ئێمە ئەڕۆین بۆ لای نەخۆشێک ئەڵێن یا ڕەبی بێتە کەفارەتت، یعنی ببێتە هۆی سڕینەوەی گوناحەکانت. هەمومان تووشی هەڵە ئەبین لەم ژیانی دنیا، خوای تەعالا پێی خۆشە ئێمە بە پاکی بگەڕێنەوە بۆ لای ئەو. بۆیە ئەو نەخۆشی و ناخۆشیانی کە دێتە ڕێگامان، ئەو گوناحانەمان بۆ دائەپۆشێ، بۆمان ئەی سڕێتەوە. یەکێکی تر لە هۆکارەکان یا لە حکمەتەکان کە خوای تەعالا مسلمانان تووشی موسیبەت ئەکا، ئەوەیە کە گوناحێک ئاشکرا کراوە لەسەر زەویە، یعنی بە ئاشکرا گوناحێ لێک ئەکرێت، خوای تەعالا عقوبەی مسلمانان ئەدا بە تایبەت، چونکە ئەمە تایبەتە بۆ مسلمانان زۆر جار و بۆ تەنیا نەفەر نا، بۆ عامی گشتی مسلمانان. خوای تەعالا عقوبەیانەدا تا بگەڕێنەوە، سزایانەدا تا بگەڕێنەوە. زۆر جار ئەمە بۆ عامە، بۆ تەنیا شەخص نییە. جاری وا هەیە تۆ لە هەموو ژیان تا گوناحێکەکەی خوای تەعالا عقوبەت نادا، بەڵام کە عقوبەکە بوو بە گشتی، کە تاوانەکە بوو بە گشتی، خوای تەعالا عقوبەی گشتیدا ئەبەزێنێ. بۆ نمونە بێ باران نابارێ، بۆ نمونە بوومە لەرزە ئەنێرێ بەهۆی تاوانێکی گشتیوە کە لە ناو مسلمانانە، یا چەند تاوانێکی گشتی کە لە نێوانی مسلمانانە پەیدا بووە. یەکێکی تریش لە حکمەتەکانی ناردنی بەڵاو موسیبەت، خوای تەعالا سزای کافر و منافقەکانی پێدا. لە ناویانە با خوای تەعالا جاری وا هەبووە ڕۆچوون بە زەویە، کافری وا هەبووە ئەمەندە تاوانبار بووە، ئەمەندە زاڵم بووە، خوای تەعالا بردوێتە زەویە. کافری وا هەبووە مناڵی خەڵکی کوشتووە، عەزیەتی خەڵکی داوە بەهۆی دەسڵاتەکەیەوە، خەڵکی تووشی دەیەها دەردەسەریە و ناڕەحەتی کردووە، خوای تەعالا عقوبەی ئەدا. هەر لە ژیانی دنیا جاری وا هەیە، بە هەمان شێوە عقوبەی ئەدا. کوڕی ئەمرێنێ، خۆی زەلیل ئەکا، سەرشۆڕیەکە، تووشی دەیەها ناڕەحەتیەکە پێشەوە بمرێ، هەر لە ژیانی دنیا، چونکە ئەو زاڵمە زۆری کردووە بە خەڵکی. و ئەمەش زۆرە، ئێمە هەر لە فیرعەونەوە، هەر لە نەمرودەوە، هەر لە فیرعەونەکانی زمانی خۆمانەوە تەماشاکەین، هەر لە ژیانی دنیا خوای تەعالا کوڕیان ئەبرێنێ، زەلیلیانەکە، ئەیان خاتە ژێردەستی دوژمنەکانیان بەهۆی ئەو ستەم و تاوانانەوە کە کردویانە. بەگشتی ئێمەی مسلمان ئەتوانین بڵین، بەگشتی بەعام ئەتوانین بڵین هۆکاری بەڵاو موسیبەتەکان زۆر جار کە دێتە سەر ئیماندارانە تاکەکانیان، بۆ ئەوە ئەگەڕێتەوە خوای تەعالا ئەوێ پاکیان کاتەوە، ئەوێ پلەپایان بەرز کاتەوە. تەماشاکەن خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ وەلەنەبلوەنەکم لە سورەت ئەلبەقەرە
ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون. خوای تعالی تووشی امتحان تکا تاقی تکا تو تووشی دەیەها ناڕەحەتی تکا کەس مردن دۆست مردن نەخۆشی ناخۆشی کەمپارەیی بێبەرەکەتی ئەم ناڕەحەتیانەی ژیان خوای تعالی تاقی تکاتەوە ئەفەرمێ مژدە بەو کەسانە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بدەکەوە سەبر ئەگرن ئارام ئەگرن الذين إذا أصابتهم مصيبة كاتك توشي مصيبة أبن تي ألين إنا لله وإنا إليه راجعون أولئك عليهم صلوات من ربهم ورحمة. قايت على صلوات بسر أباريني رحمتي خوي بسر أنا أباريني أولئك عليهم صلوات من ربهم ورحمة وأولئك هم المهتدون. ولا جياني دنياش أخوي تعالى ريان ما أيانك لفتنونا راحتي كاني جيان لو حمور ريقا وريشكاني كبيابون خوای تعالی ئەمان دەربازەکە ڕێگا ڕاستەکەیان پێ پیشانەدا نایە تووشی فتنەی وێڵی ڕێگا ببن. ئەوە زۆر خەتەرە بەرە ڕێزان چونکە ئەوە قیامەتت ئەسووتێنێ کە تۆ شوێنی ڕێبازە لار و لێرەکانی ئەم دنیاە بکەوی شوێنی ڕێبازی خوا و پێغەمبەرەکانی خوان یعنی بەتایبەت هەموو پێغەمبەران و بەتایبەت محەممەد المستەفا نەکەوی. ئەوە لە هەمووی مهمتر ئەگەر خوا بتخاتە سەر ئەو ڕێگا و نەیە لێلار ببیتەوە کێ ئەوانەی کەوا خوایان خاتە سەر ئەو ڕێگایە و نایە لێلار ببنەوە ئەوانن کە لە کاتی مصیبەتەکانە ئارام ئەگرن و ئەڵێن ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون. خوای تعالی سەڵاواتی خۆی ئەبارێنتە سەریانە ڕەحمەت و بەرەکەتی خۆی ئەبارێنتە سەریانە و پاشان ڕێنماییان ئەکەن نایە گومڕا ببن. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیاریان لێ کرد وتیان ئەی پێغەمبەری خوا کێ زۆر تووشی بەڵا ئەبێ نەیفەرموو گوناحبارەکان نەیفەرموو ئەوانەی زۆر ئەوانەی گوناحێکیان کردو فەرمووی چی فەرمووی پێغەمبەرەکان لە هەموو خەڵک زیاتر تووشە بن پاشان ئەوانەی کە ئیمانیان بەرزە حتا ئیمانت بەرز لێ تاقیکردنەوەی زیاتر تووشە بێ. زۆرێک لە ئێمە جاری وا هەیە بە هەڵەت یەگەین کەسێک ئەگەر تووشی ناڕەحەتێکە بێ یەکسەر ئەڵێن چی ئەڵێن هاها بزان چی کردێەوە ئاواخوا تووشی ئەوەی کرد. ئەوە طبعا ئەو قسەیە زۆر خەتەرە دوور نییە یەکسەر خۆ تووشی ببی دوور نییە خوای تعالی تاقیت کاتەوە بە هەمان تاقیکردنەوە کە ئەوی پێ تاقی کردوێتەوە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ جاری وایە ئەو کەسە زۆر ئیماندارە بۆیە خوای تعالی تاقیە کاتەوە. ئێ تەماشاکەن پێغەمبەرەکان براینە تەماشای پێغەمبەرەکان کەن هەر لە ئادەم باوکە ئادەمەوە عەلەیهی السەلام تەماشاکەن دوو کوڕی هەیە یەکێکیان زۆر چاکە یەکێکیان زۆر خراپە کوڕە خراپەکەی کوڕە چاکەکە کوژێ یعنی تو بیهێنە بەر چاو خۆت تۆ دوو کوڕت هەبێ یەکێکیان زۆر چاکە و مطیعە و خواناسە ئەوی تریشیان دوور لە خوایە خەوەرت بۆ بێن بڵێ وەڵا برا کوڕە خراپەکەت کوڕە چاکەکەی کوشتووە چی مصیبەتێکە یعنی لەوە گەورەتر قەت نییە. سیرکە نوح عەلەیهی السەلام سیر نوح عەلەیهی السەلام خوای تعالی تەمەنی ئەم پیاوە درێژەکان 950 ساڵ دعوەتی قەومەکەیەکە بۆ ڕێگای خوا تەسەوڕەکەن پێ ئەڵێن درۆزن پێ ئەڵێن هەموو ناو ناتۆرەیەکی پیسی پێوە ئەدەن تەنانەت وایان پێ دێ بانی چاو خۆیان ئەدەن کاتی ئەوە بینن گوێی خۆیان ئەگرن کاتی ئەوە بینن تەسەوڕەکەن خوای تعالی لەوەش ناڕەحەتی زیاتی تووشەکە یعنی تۆ ئەگەر خەڵک بە قسەت نەکا یعنی ناڕەحەتێکی زۆر گەورەیە بەس لەوەش ناڕەحەتی تر ئەوەیە کە خێزانەکەت و کوڕەکەتیش شوێنت نەکەون و ئەوانیش بکەون لەگەڵ کافرانە زۆر زەحمەتە زۆر زەحمەتە زۆر هیچ کەسێ ئەوەنەی کوڕەکەت زەربەت لێ نادا جاری وایە یعنی ئەگەر کوڕەکەت لار بێ ئیتر تەواو پشتەشکێ ئەگەر خێزانەکەت لەگەڵتانە بێ زۆر زەحمەتە. یەکێ لە کوڕەکانی لەگەڵیان نەبوو ئیبراهیم عەلەیهی السەلام تاقیکردنەوەی ئیبراهیم هەر زیاد لە حەدە بۆیە ناونرا خەلیل الله بۆیە خۆشەویستە نزیکەکەی هەرە نزیکەکەی خوای پەروەردگارە چونکە تاقیکردنەوەکانی زۆر بوون و هەمووی تایە سەرکەوتوو بوو. سەیری موسا بکە عەلەیهی السەلام لە کاتێکا موسا لەدایکە بێ کە فیرعەون لە لووتکەی زوڵم و ستەمایە لە لووتکەی دەسڵاتایە چی ئەکات فیرعەون بەنی ئیسرائیلی کردەتە عەبد و کۆیلە کوڕەکانیان ئەکوژێ و کچەکانیان ئەیڵێتەوە بۆ ئەوەی خزمەتکاریان پێ بکەن. سیرکە دەی ئەمجا کە گەورە ئەبێ خوای تعالی ئەیتا بە پێغەمبەر و ئەیمێرێ بۆ لای ئەو فیرعەونە و ئەبێ نەسیحەتی ئەو فیرعەونە زاڵمە بکە یعنی هەر لە خۆ تۆ لەرز ئەدگرێ کاتێک ناوی فیرعەون ئەبیسی و کرێت تۆ بڕۆی خوای تعالی پێ فەرمێ ئەو هاربی کردووە لەدەست فیرعەون ڕای کردووە ئەفەرمێ ئیتر تۆ پێغەمبەری و بڕۆ بۆ لای فیرعەون و نەسیحەتی کە و ئامۆژگاری کرد. یا سبحان الله. و ئیتر امتحانەکانی موسا هەر زۆر بووە. عیسا عەلەیهی السەلام تەماشاکەن ئەو پێغەمبەرە مەزنە هەر لە دایک ئەبێ ئەڵێن زۆڵە
لا حول ولا قوة إلا بالله بس بيري لبكروا هر لدايك بي الله ما زول يعني سيرك أو دايك بيروز مباركي مريم عليها السلام اتهاما كان بتاواني قورة لا حول ولا قوة إلا بالله يتر الأخيرة أو دواي أوهم معجزة أخوابا في غمرة أيدا مردوز دين دوا كاتوا همو نخوشية شاكا كاتوا دواي أمهم معجزة كار قورانا كبشان يدا هموي آياتي قوري خواي پروردگار مؤامري لي كان أو بهوري كشنية دنتا خواي تعالى برزكات محمد المصطفى واحد جياني همو بيغمبر كان بخيك لا تاقيك نو نارحتي محمد المصطفى بخلايا كيتر هموي بسر أوانا هاتو بسر بيغمبر هاتو صلى الله عليه وسلم چندين لدوستاني أكو جن خوي أيان نيجي ببرد شايو أيان كجن لدوستاني للاينجراني لخزمة نزيككاني بلاو تاقي كردنا وكان بس بيغمبر صلى الله عليه وسلم سنوري نبوه حتى تناند لنا خوشيشة صحابيك فرميت شو ملاي بيغمبري صلى الله عليه وسلم سيرم كنت هايكيتي الله أكبر هل باس نعت دسم ذاتي ونمي ورا دسيبا قلتم أي بيغمبري تاكت زور علي تاك فرمي بقدري دوان لأيوم من تادرا وتسرما قلتم أي بيغمبري أما لبر أوي أجرت لأيوم فرمي بويا خوي تعالى أمي داو بسرما تاوكو أجركشم دوقات بيغمران حتى لنا راحتيش دوقات بون سيقات بون زياتر بون دي أما معناه أوي بيغمر كان جناح يعني بويا خوي امتحان أنا أو هم تاكي كرنو بسرنا نا بيغمر كان أصلا جناح النبوة خوي تعالى واخل قاندوني كجناحنا كان معصوم بن لا جناح بلام أما بو برزيك لو بايا كان يا ملنا وقشت بيغمر كان كين جمان هي بيانا وتري أولو العزم أواني كوانا أنا برجع لا آدم عليه السلام أواني تقولوا العزم ومحمد المصطفى لهم يان بلاي برسله حموي بهوي صبروا آرامية ولا صرنا راحتي تاقي كردنا وكان لبرأ وخوش بسكان بقى قاما لدمي خومان به بقى قاما لكرد وكان مان به لخومانو قسنكين لخومانو بريار ندين داوا كرم لخواي پروردگار بخاتنا وجوانا كان يخير الرحمن كيف هدايات من دا مزرا من كل سر دين دارتي لسر اسلامتي يا ربي اصلاح حال من بك يا ربي خواي الرحمه مردوكان من بك شفاينا خوش كان من بدي بتهيبتي ما مس عباس براي حاجي عثمان او كاويك تراويحي بو كردين لشواني رمضان ولا ججنانشا ليله لتكبيراتها بجدار بو لقلمانا او كاوا اس حالي خرافه بيويسي بدعاء خيري اي وهي داوا كرم لخواي پروردگار شفاي او كاوا بريزو شفاي همو نخوشي مسلمانان بدا يا رب العالمين يا ربي خوايا بخاتنا وجوانا كان خود بخاتر اسمي عظمي خود يا رب العالمين خوايا هداية من دي دا مزرعة من كي لسر دين دارتي لسر إسلامتي خوايا رحم بمالو من من بكي رحم بباوكو دايت من بكي رحم بخزمو دوستان من بكي يا ربي كردستان لبلاو مصيبة بدور بقري يا ربي خوايا لهمونا راحتيك لهمونا خوشيك لهمو قاتو قرانيك يا ربي خوايا بدور من بقري يا ربي خوشي وهرزاني لولات مانا برقرار بكي ترقي بدين الإسلام بدي آلاي إسلام هردم لكردستان شكاوى به آمين 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 الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون إما دار خوش يسكانم إما يستا للروجي يكشمي أم هفتي بيشوكا يا أبوين إما لنا ماني مانجي محرم في غمري خوا أفرمي صلى الله عليه وسلم أفرمي باشترين روجو إيمان لدواي رمضان طبعا رمضان فرزة لدواي رمضان للسنة كان باشترين روجو أويا كلاماني محرمة بيقلي خوي روجو هر بو خوي في غمري خوا أفرمي صلى الله عليه وسلم هر كسي يك روجو بقري هفتا بايز واتا هفتا صالفاي تعالى لاقري جهنم دور يا خاطر اگر بو خوا بيك ما بستي خوابيا ما بستي الريانه به تصورناكم روجو سنه كسب وريا بيك هر كسي روجو سنه بقري برواتان هبه ان شاء الله لبرخاطر اخوايا ده هفتا صال لاقري جهنم دور تاخاتوا وبتايبت خوش سكانم روجي سيشمر روجي عاشوراء دي محرم اويك في غمر افرمي صلى الله عليه وسلم دعوه كرم لاخوي تعالى بك تكفارة يك صالي تاوانا كان بيشو يعني روجي سيشمه كدي عاشوراء زور بيروزة خوش يسكانم وفي غمري خاص الله عليه وسلم قلت يعني أي في غمري خوا أو رجاء خلقي تريش أو رجاء أجري لا أين كان يترتوش دعوات لما أن تردو دائما إما لقل أو أنا جودابي فرمي أقرب بمي أنا
خوا تەمەن بدا ساڵی داهاتوو نۆیش ئەگرم تاسوعاش ئەگرم یعنی دووشەمەش جا ئەگەر بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەمەنی ئەوەنەی نەکرد تاوەکو ساڵی داهاتوو بمێنێتەوە و دووشەمە نۆی محرەمیش بگرێ یعنی تاسوعاش بگرێ بەڵام ئەوە علەما ئەفەرمن بۆ ئێمە بوو بە سنەت ئێمە ئەتوانین ڕۆژی نۆیش بگرین و ڕۆژی دەیش بگرین طبعا ئەوە زۆر پیرۆزە و زۆر مبارەکە داواکارم ئەگەر بۆتان ئەکرێ و تواناتان هەیە لە دەستی خۆتانی مەدەن نۆ دەبگرن ئەگەر نەتانتوانین هیچ نەبێت دەبگرن کە ئەکا سێشەمەی داهاتوو بە ئیزنی خوای پەروەردگار